تا ئێستا زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر قەرەبوو نەکراونەتەوە. ئەگەرچی نزیکەی 45 ڕۆژ بەسەر لافاوە گەورەکەی شاری هەولێردا تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا وەکو زیان لێکەوتوان ئاماژەی بۆ دەکەن جگە لە خێرخوازان هیچ لایەنێکی حکومی قەرەبووی نەکردوونەتەوە. بۆ ئەوە ژمارەیەک لە دوکاندارانی شاری هەولێر لە بەردەم بینەی پارێزگای هەولێر گر بوونەوە و داوای قەرەبووکردنەوەیان دەکرد. نزیکەی 6 دوکانی هەموو زیانمان بەرەکە، هیچی لە دەفتەرێکی کەمتر زیانی پێ نەگەیە. ئێستا چەند ڕۆژێک پێش ئێستا ئاگادار کراینەوە دوکاندارەکان تاویزی وەرناگرن، قەرەبووی وەرناگرن، لەبەرچی نازانین ئەو ڕاتینەوە کارەکەی. قەرەبوو شمولتان ناکە، ئێمە زیارمەندی یەکەمیشین و لە ماڵەکان زیاتر هێشتا 10 ماڵ بەقەت یەک دوکان زیانی بەرنەکەوت. یعنی ماقول نییە ئەو هەموو قەرەبوو خڕکرایتەوە و حکوومەتێکی هەنم نتوانێت 65-70 دوکان قەرەبوو بکاتەوە. ینی شتەکە ئێمە خۆشمان بڕوا بە قسە ناکەین کەوا حکوومەت نتوانێت ئەمە قەرەبوو بکاتەوە. دوکاندارەکان ئاماژەیان بەوە دەکرد ئەگەرچی تا ئیسە هیچ کەسێک قەرەبوو نەکراوەتەوە، بەڵام بڕیار درراوە کە دوکاندارەکان لەو قەرەبووکردنەوەی بێبەش بکرێن. ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی چونکە زیانی زۆر بەرکار و کەسابەتی دوکاندارەکان کەوتووە. گوتیان قەرەبوو دەکرێنەوە، هەستە زۆربەی زۆری دوکاندارەکان چوینە لە بازاری ئەشیان بە قەرتی نایە بەناوی قەرەبووی. دوکانیان پێ ئاوادان کردەوە، هەیە ئاوادانی کردەوە، هێشتا تەواو ئاوادانی نەکردەوە، هەیە کەمە چیدانایە، یعنی هەتا بژێ ژیانی پێ بەڕێکاتن بارنەوە عەچی بیتر. ئێستا کە 2-3 ڕۆژە لە ناوی دوکاندارەکان لە قایمەکەی دەرهاتیا کە دوکاندار قەرەبوو ناکرێتەوە. ئەمە داوای قەرەبووی زیانەکانی خۆمان دەکەینەوە، ئەوە شتێک نییە حکوومەت خێرمان پێ بکەیان شتێک، ئەوە خێرخواز خێریان بنووسی پارەیان خڕ کردێتەوە، بەڵام هیچ نەگەیشتوتە دەستی ئێمە هەتا ئێستا. لافاوە گەورەکەی شاری هەولێر کە لە هەفتەی کانونی یەکەم ڕوویدا لە ڕۆژهەڵاتی باشووری هەولێرەوە دەستی پێکرد کە بەهۆیەوە چەندین قەزا و ناحیە و گەڕەکژێر ئاو کەوتن. بەهۆشەوە 12 کەس گیانی لەدەستدا و تا ئێستاش تەرمی دانەری دەمانگ بێسەر و شوێنە و نزیکەی 21 ملیار دیناریش زیان بەردانیشتوانی شاری هەولێر کەوت. سیرۆن حوسێن، کورسان نیوز، هەولێر.